وەڵاتە لەگەڵتان بەردەوامین باز لە ئەزمموی کارکردنی خاتونێکی هونەرمەند و شێوەکارەکەینیش خاتوو بەفرین ڕەشیدە کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان میوانەوە باز لە جیاوازەکانی کارکردنەکات لە ناو هەرێمی کوردستاندا وەکو خاتونێکی شێوەکار وەکو خاتونێکی هونەرمەند و جیاوازەکان چییە لەگەڵ دەرەوەیە لە هەمان کاتا کە خاتوو بەفرین بۆ کاری شێوەکاری ئێستا لە خوێندنایە و باسمان لە خوێندنی دەرەوە بووەکە تا چەند هاوکاری بووە لە کاری شێوەکاریە خاتوو بەفرین سڵاوت بەخێر بێت دووجار بەخێر بیتەوە لە کاتێکا بۆ هەرێمی کوردستان کە گەڕاویتەوە بۆ ستاری سلێمانی و بۆ بەر پرۆگرامیش بەخێر بیت باسێکی ئەزمموی کارکردنی خۆتمان بۆ بکەیت و ئەمانەوێت زیاتر خاتوو بەفرین بناسین. بەڵێ من کۆزانم بەفرین ڕەشیدم لە دەرەوەی وڵاتە ژیم لە وڵاتی بەریتانیا ئەتوانم بڵێم لە هەر لە مناڵیەوە خولیای هونەر بووم حەزم لەوێنە کێشان بووە بەس من زیاتر کە چوومە دەرەوەی وڵات پەرم بە هونەرەکەمما زیاتر بڵێن وەکو ئەکادیمی خوێنم زیاتر لەوێ پەرم بە هونەرەکەمما هونەری من ئەتوانم بڵێم فۆرمێکی فەیمەنیستی هەیە زیاتر کار بۆ ژنانەکەم هەمووی پەیامێکی لە پشتە هونەرێک بڵین کارەکانم. زۆر باشە هەر لە مناڵیەوە خەونخولای کاری هونەریت هەبووە بەڵام ئەگەر لێرە بوویتایە ئەو توانی وەکو ئێستا پەرە بەکارەکانە بەی لەلایەنە ئەکادیمیەکەیەوە بە خۆشحاڵیەوە ئێمەش لێرە بۆنە کۆلێژی هونەرە جوانەکانمانە لەوەی کە چەندین هونەرمەند لەویایە چەندین شێوەکار و سینەماکار لە هەموو بارە هونەریەکانە ئەتوانن ئەو بەهرەیە کە هەیەە پەرەی پێبن. با بزانین جیاوازێکی خوێندن هەیە لێرە و لە دەرەوەی وڵات؟ بە دڵنیایەوە ئەگەر لێرەش بوومایە چونکە هونەر ئەگەر یەکێک هونەر لە خوێنیا بێ ئەگەر حەزی لە هونەر بێ لە هەر شوێنێ بێتوانێ پەرەی پێبا بەس جیاوازی زۆرە لێرە و لە دەرەوەی وڵات. من ئێستا لە خوێندنام دووەم ساڵم تەواو کرد لە زانکۆ لە بەشی هونەرە جوانەکان و ئەچم بۆ بەشی ساڵی سێهەمم کە کۆتایی خوێندنمە بێ. بەڵێ لەوێ دەستی یارمەتی زۆر زۆرە بۆ خوێنکاران یەکتر قوبوڵکردن هەیە ڕەخنە لە هونەرەکە تەگیرێ بەس ڕەخنە لە شخصێت ناگیرێ. یا ئەتوانم بڵم ئەو مامۆستایانەی کە لەوێ لە زانکۆ یارمەتی دەرێکی زۆر زۆرن پاڵپشتێکی زۆر زۆریان کردوم مامۆستاکان ئەتخوێننەوە ئەزانن تۆ بۆچی ئیشەکەی بۆ چی تایە ئەدەوێت چی بڵێیت. ئەو کاریکێکی پیشانی مامۆستایەکی یەکسەر هونەرمەندێکی بڵین بە ئەزمموی بەناوبانگی پیشانەیاڵە کارەکەی تۆ لەمەوە نزیکە بڕۆ ڕیسێرجی بۆ بکە بڕۆ سێری کە بە دوچوونی بۆ بکە ئەمە کارەکەی تۆیە هەوڵ بە کە کارەکان دەچێتەوە سەر و تۆش ئەزانم کە تۆ لەم بابەتەیە کارەکەی لەوەوە یارمەتی تەیە زیاتر پاڵپشتی تۆ ژوان لێیە ئەچی ڕیسێرجەکەی ئەتوانی سەردانی گەلێریەکە نەکەی ئەو هونەرمەندانە زیاترە ناسی لە پێشەوانێ. باشە تەواوی شێوەکاران کێنە بەرنامەی ڕۆژێکنیەوە کارەکانی ئەنەهێنە ئێرە و بەشێک لە کارەکانیان بەرهەمەکانیان نمایشەکەین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەوەنەی کە گفتوگومان کرد بە پێشتر کارەکانی بەرەزت لە دەرەوەیە. بەداخەوە کارەکانم هەمووی لە دەرەوەیە لەبەرەوە هیچ کارێکی وام نەبوو بیهێنمە ناو ستۆدیۆوانێ و نمایشی کەم لێرە. ئیشاڵا بۆ جاری داهاتوولەوەی کە هاتیتەوە بۆ کوردستان کۆمەڵک لە کارەکانیش ئەگەر توانی بهێن لەگەڵ خۆدا خود دەرفەت هەبێت هەر لێرە کۆمەڵەکارێکی جوان بکەیت شێوەکاری بێ پێی خۆشحاڵیەوانێ هەرچەندە من بیرم لێ نەکردوێتەوە لێرە پێشانگایە بکەمەوە لەبەرەوەی کارەکانم زۆربەی لە دەرەوەیە زیاتر هەوڵم ماوە لەوێ پێشانگا تا ئەسە هیچ پێشانگایەکی تایبەت بەخۆت نەکردوێتەوە تایبەت بەخۆم هەتا ئێستا نەکردوێتەوە زیاتر پێشانگاکانم هەمووی زیاتر هاوبەش بووە هاوبەش لە دەرەوەیە لە لێرەش ینی هاوبەشم هەبووە لەوێەوە نردومەتەوە بە یەک تابلۆ بە دوو تابلۆ بەشداریم پلانسێکە لە پێشنگایکی تایبەتت هەبێت هەم لە دەرەوە و لە هەرمی کوردستانیش بە دڵنیایەوە لە بەرنامەمایە جارێ لە دەرەوانێ پێشانگایکی تایبەتم هەبێ بەم زوانە کارم بۆ کردو پێشانگای تایبەت بەڵێ باشە ئیتر لە دوای ئەوە شۆ
کە لەوێ پێشانگای تایبەتی خۆمم کردەوە و بەرنمەیەم کرد سەریگر ئەو کاتەش هەوڵەیەم لەوێ شەوانێ کارەکانم بنێرمەوە لێرەش پێشانگایکی تایبەت باش ئەمە کارەکانی بەڕێستا ئەگەر باسێکی کارەکانمان بۆ بکەیت و ئەوەنی کە لە دیمەنەکەی پێشتر دیمەنەکەی پێشترا بینیم شوێنی کارکردنی بەڕێزت بوو بەڵێ ئەمە ستودیۆی ناو زانکۆکەمە بە خۆشحاڵیەوە لەوێ کە دەستەکەی بە خوێندن لە ڕۆژی یەکەمەوانێ هەموو خوێنکارێک ستودیۆیەکی خۆی هەیە تایبەت بەخۆیەتی پرایڤێتە یعنی ئیتر چۆن ماڵێک تەسیسەکەی تۆش ئەو ستودیۆی خۆت تەسیسێکی هەموو پێداویستەکانی خۆتێنی لەوێ دایانی ئەگەر پێداویستی هەبێ لە ماڵەوەی بیت لە ناو ستودیۆکەت دایانی ئەگەر نەشبێتتر بۆ یەکڕیت و هەمووی لەوێ ئەم ڕۆژانە ئێمە لەوێ بەردەوام کە دەوامەکەین لە بەیانیەوە تا ئێوارەیە 3 ڕۆژ لە هەفتەیەکە بەس خۆشبەختانە ڕۆژەکانی تریش بۆمان هەیە بچینە ناو ستودیۆکەمانەوە کار بکەین توانین هەتا نۆی شەویش بمێنینەوانێ بۆ کارکردن باسێکی کارەکاتمان بکەیت ئەمە بەشەکەن لە کارەکانی تۆوەکو لە دیمەنەکانە ئەیبینین بۆ نمونە پێناسەی ئەم کارە هونەریە چییە؟ ئەمە ئێستا لە ناو پێشانگەی زانکۆیایە کە من گەڕاومەتەوە ئەوە مامۆستاکانمان کە باز لەسەر کارەکە مەکەن ئەم کارم کە کرد یەکسەر مامۆستاکەم پێی وتم وتی واو ئەم کارە تۆ سێری کارەکانی فڵانە هونەرمەندە کردووە کە هونەرمەندێکی جیهانی بەناوبانگ بوو ئێستا لە لەندەن پێشانگای هەیە منیش بەڕاستی نەناویم بیستە بوو نەبینی بووم منیش وتم نەکێوتی واو ئەمە لەو کارە ئەچێ هیوادارم بڕۆی سێری بکەی بەس کە سێرم کرد ڕاست بوو کارەکەی من لەهی ئەوە چوو بەس پەیامەکەی من جیاواز بوو پەیامەکەی ئەو هونەرمەندەش پەیامەکەی من باسی ئەتوانم بڵم باسی ئەو ژنانە بڵین ئەو کچاناکە کە بەداخەوانەیە کە لە کوردستان و لا نەکرد لە کوردستان لە ئاسیا بە تایبەتی کە خەتەنە ئەکرێن منیش بۆ نەهێشتنی ئەو کارە ئەوم کردووە نەک بڵم بە تەنها بڵم بۆ کوردستانم کردووە بۆ هەموو ئاسیام کردووە کە ڕیسێرجم بۆ کردووە کە زۆر ئەناڵێنن ساڵانە بە دەست ئەو کارەوانێ زۆر باشە کەواتە ئەتوانێ بڵێن لە پاڵ کارە هونەریەکەوە وە کەمیشاڵێن لەوەی کە هونەر پەیامێکە بۆ گەیاندنی هەندێک جار بەوشە ناتوانانی ئەو پەیامانە بگەێنی بە کارێکی هونەری باشەوە کاری لە ڕێگەی پەیکەرێکەوە ئەتوانی ئەو پەیامەت بگەێنی هەوڵت داوە لە بەروی کا بەڕست ئاماژەت بەوە کرد لایەنە فێمەنیستەکەت گرتووە زیاتر ئەتەوێت کار لەسەر ئەو بکە لە لایەنە هونەریەکەوە ئەو دەردو ئازارانەی کە ژنانی کورد هەیەی کە ژنانی کوردیش بەدەنێ لە تەواوی هەموو ژنین جیهان کەم تا زۆر لە تەواوی جیهاندا ژنان بەدەست کۆمەڵە ئازارێکە و ئەناڵێنن توانیتە لە ڕێ هونەرەکەتەوە پەیامەکان بگەێنیت بە دڵنیاییەوە منەمەوێ ببم بە دەنگ و ڕەنگی ئەو ژنانەی کە دەنگیان نییە کە ڕەنگیان نییە و کراون خۆیان تا چەند هاوکارن لەگەڵتا لەوەیانە نازانم بڵم هەتا چەند چونکە من زۆر دوورم لێرە بەس کە ئەیبینم لە سۆشال میدیایە ئازارەکانیان وام لێکە کە من دەنگیان بم ڕەنگیان بم زیاتر ڕەنگا و ڕەنگ بم باشە بوو بەس گەیاندنی ئازارەکان بێ بۆ گەیاندنی ئازایەتیەکانیش نەبێت لەگەڵ ئازارەکانە ئەتوانم چەندین خانممان هەیە کە خاوەن بەهرەی تایبەتن چەندین خانممان هەیە کە خاوەن پیشەیەکی تایبەت بەخۆیان بۆ گەیاندنی ئەوەش نەبێت لەگەڵیان بە دڵنیاییەوە ئەوەش کاری بدا حەسەنە کارت بۆ کردووە وە لە دیمەنەکانە بینە خاتوونیەکە کیژێکە گۆزەیەکی پێ و وا پەیامەکەی وا پێناسەی بۆ کرێت کە کیژێکی لەلادێ بێت ڕاستە زیاتر دەتوانم بڵێم ئەوە لە خۆمە کە من زۆر حەزم کردووە شێوەی ژنانی لادێ گوودنیشین پیشان بڵم کە خۆم نمایشی ئەوم کردو بە جلوبەرگی ئەوانەوە و کۆڵە پشتم هەڵگرتو و ڕسمم گرتووە زۆرم حەز لە ئافرەتی گوودنیشینە لەبەرەوەی
زۆر ئازان زۆر جوانن زۆر ڕەنگا و ڕەنگن حەزم کردو جوانی ئەوانیش پیشان دەم هەمیشە. زۆر باشە کچە کوردێک لە دەرەوەی وڵات دەستی بەکاری هوەری کردووە هیچ ئاستەنگێکت بۆ دروست بۆ لەوەی کە ئەم کارت هەڵبژاردووە ئەدەوێت زیاتر پەرەی پێبەی زیاتر بچیتە پێشەوە. ئەتوانم بڵم بە پێچەوانەوە زۆر یارمەتی دەربووە ئەوێ بۆ من کە بتوانم زیاتر یارمەتیان ناوم زیاتر دەستی یارمەتیان بۆ درێژ کردوم چونکە لەوێ ڕادەربڕین زۆر ئازادە وەکو پێم وتن قوبولکردن زۆر زۆرە لەوێ لای کێ لە دیمەنەکانە بینیم خڵاتێکت بەدەستەوەیە خڵاتە تایبەتە بە پێشەنگایە یان و خڵاتە چییە؟ ئەو خەڵاتە ئەوە ساڵی یەکەمی خوێندنەکەم بوو کە زۆر خۆشحاڵی کردم کە ئەوەردم وەرگرت لەسەر ئاستی زانگۆکەمە لەسەر کارەکانم بڵین مەسیجی کارەکانم پەیامی کارەکانم بوو. باش جگەل لە کارە هونەریەکانە لەوێ هیچ کارێکی دیکە ئەەکەیت؟ لە ئێستا هیچ کارێکی کە ناکەم بە زیاتر کاری هونەریەکەم کاری سەر بۆی سەر شوشەشەکەم ئەوە زیاتر وەکو کار ئەیکەم وەکو بڵێن بە بازاڕیکردن ئەیکەم ئیش بۆ خۆم ئەیکەم وەکو بۆ شوێنی گشتەکان وەکو ڕێستۆراند و کۆفی شۆپ و شوێنە گشتەکان کە داوا بکەن لەسەر تەڵەب پێڵن گلاس پینتین ستاند گلاس بڵین بۆی سەر شوشە ڕەنگاکەم. باشە حەز و خۆشەویستیت بۆ کام کارەیان زیاترە لە کاری شێوەکاریە بۆ نەخشاندنی تابلۆیەک یان بۆ پەیکەرسازیەکە؟ ئەتوانم بڵم پەیکەرسازیم زۆر حەز لەیە یەکێکە لەوانی کە لە پێشەوەیە وێنەکە کێشانی دەتوانم بەعام حەزم لە کاری هونەری هەیە بە هەموو شێوەکانیوانێ بە زیاتر پەیکەرسازیەکە خۆت پێشتر لە کوردستان بوویت لە بوارەیە خوێنوتە؟ نا من هیچ لە کوردستان لە بواری هونەریانم خوێنەوە. ئەی کارتیا کرد و کاتی لە هەرێمی کوردستان بوویت؟ بەڵێ کارتیا ئەکرد لەو کاتە ناڵم کارم کردووە هەر خۆم حەزم لێ بۆ تەختیکم کردووە وەک حەزی خۆم بەس بە شێوازە زانستیەکەی؟ بەڵێ بە شێوەی ناوەی کە خۆم هەم بۆ زانیومە و بڵین تەختیتم کردو بۆیم کردو حەزم لێ بووە بەس بەڵام دەرفەت نەبووە بخوێنم لێرە هەتا چوومەتە دەروی وڵات. باشە لە دەروی وڵات ئێستا خوێندکاریت بەڵێ و ماوتە خوێندنەکەت لە دوای خوێندنەکە پلانت چییە؟ هەر بخوێنیت بۆی یان ئەم هونەرە بگوازیتەوە بۆ هەرێمی کوردستان و توانیت دەورات بکەیتەوە بۆ خانمانی دیکە؟ لە ڕاستیە زۆرم حەز لە خوێندنەکەمە چونکە خوێندنەکەم زۆر یارمەتیە و مەم 2 ساڵە زۆر جاریش حەزم لێ بووە کە ئێستا 2 ساڵم تەواو کردو 1 ساڵم ماوە ئەمۆت خۆزگە مانەوە هەبوایە بەس بۆی بمامایەتەوە لەم کۆلیجە لەبەرەوەی ئەوەنە حەزێکی زۆرم هەیە بۆی ئەوەنە یارمەتی دەرم بوون بۆم بەڵێ بەبەردەوام من ئەمەیە بخوێنم هەتا دوا قۆناغی کۆتایی ئەکادمی کە هەرچەنە خوێنن سنووری نییە بخوێنم و هیوادارم بتوانم ڕۆژێک بێمەوە سوود بە وڵاتەکەشم بگەێنم. باشە ئێستا لە هەرێمی کوردستانی و لەگەڵەوە خۆشمان چەندین هونەرمەندی شێوەکاری بە ئەزمونمان هەیە هەوڵت نەداوە لەگەڵ ئەوانە پەیوەندیەکەت هەبێت هەماهەنگیەکەت هەیە بۆی لە داهاتوە بتوان ئەگەر پێشانگایەک هەبێ بە هاوبەشی بەشداری تیا بکەی لێرە بێت یا خۆل لە دەرەوە بێت؟ هەتا ئەم کاتە هیچ هەوڵێکم نەیاوە ڕاستی و لە بەرنامە مایە بەڵێ ئەمەوێ هەوڵ بم و هونەرمەندی ئێرەش بناسم و لەگەڵیانە قسە بکەم بە هەماهەنگی پێشانگایە بکەینەوانێ. باشە خاتووە بەترین شتێکە بێ لە کۆتاییە بتەوێت ئاماژی پێ بێت شتێکە لای ئێمە نەبووی بە پرسیاریان خۆت لە گفتوگۆکانە باست نەکردبێت. من زۆر سپاسی ئێوەکەم کە دەرفەتدانام لەم بەرنامە جوانەیە بەشدار بم زۆر خۆشحاڵ بووم سپاسدانەکەم و هیوادارم هەر ئێوەش سەرکەوتوو بن. ئێمە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاسدانەکەم زۆر جوان بوو زۆر جێ ئەو بکە گفتوگۆی زیاتری لەسەر بکرێت و پێمان خۆش بوو کارەکانت لێرە ئامادە بێت انشاءالله بۆ بەرنامەی داهاتوو یان بۆ گەڕانەوەی داهاتوت کارەکانت لێرە ئامادە. سپاسدانەکەم زۆر سپاس. دووبارە سپاس بۆ ئامادەبوونە.